سڵاو خوێندکارانی خۆشەویست ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بە بۆنەی دەرچوونی 34مین خولی دەرچوانی زانکۆی پۆلیتەکنیکی پیرۆزباییتان لە یەکەم ڕۆژێکی زۆر تایبەت و هیوادارم ئەو کەسانی کەوا تا ئێستا تەخەڕوجیان نەکردووە و پۆڵ نەدەنوت وەکو ئێمە تەخەڕوجکەن. سلام هاوڕێیان، ئەم کاتتان باش. ئێمە لە دوای چەندین هەوڵ و تێکۆشان و بڕێنی چەندین قۆناغی قورس گەشتین بە ئەمڕۆ. زۆر سپاس بۆ خوای گەورە. ئیشەڵا بە هیوای ئەیندەی گەشت و تاعینبوونێکی باش بۆ هەمووتان. زۆر دڵم خۆشەکە بەو کە دوای چەند ساڵی خوێندن کە گەیشتم بەم قۆناغە کە دەتوانیمان بە سەرکەوتویی خوێندن تەواو بکەین و دەستخۆشی لە مامۆستاکان و لە ماڵەوەمانەکەم لە دایک و باوکم لە بەرەوەی ئەوان پشتیوانێکی زۆر باش بوون بۆ ئێمە کە توانیمانە خوێندن بە سەرکەوتویی تەواو بکەین. سڵاو خوێندکارانی خۆشەویست، من ئەمڕۆکە زۆر دڵم خۆشە و پیرۆزبایی لە هەموو خوێندکارەکانیشم. منی ژەروە پیرۆزبایی لە هەموو خوێندکارانەکەم و هیوا بۆ ناخوازم کەوا تا ئێستا تەخەڕوجیان نەکردەوە هەوڵدەن تەخەڕوجکەن ئینشەڵڵا.